دڵخۆشم کە هێشتا بەردەوامی لەگەڵ یەکتر دەچینە سەر ڕاهێنانێکتر بۆی مامۆستا پەروەردە بێ بۆی زمانی جەستەی بە شێوازێکی کاریگەرتر و جیاوازتر بەکاربێنێ لە ناو پۆل. با مامۆستایەک بێت چیتر با مامۆستا بێژەن فەرموو مامۆستا چەپڵێکی بۆ لێدان. فەرموو مامۆستا بێژەن لێرە دابنیشە. مامۆستا بێژەن لە پشتەوەی من دەستەکان بێنە پێشەوە مامۆستا. جوڵە دەکات دەزانم زۆر کۆمیدی پێکەنی ناوی دێتە پێش چاوتان. منیش دەستەکانم دەبەمە دواوە ئەو هەر جوڵەیەک دروست بکە من دەبێ قسەی لەسەر بکەم. پێش هەموو شتێک من پرۆفیسۆرم لە چی؟ پرۆفیسۆر بم لە چی باشە؟ سارە پێچگە لە سارە چیتر هەیە؟ چیتر باشە؟ چیتر شتێکم کۆمپانیایەکم کۆمپانیای چی بێ؟ شتێک برنج باشم برنج دروست دەکەم برنج بەرهەم دێنم زۆر باشە. خێرا پرسیار ئامادەکەن هەر کەس و پرسیارەکەی ئامادە کرد دەستی بەرزکاتەوە. دەست پێ دەکەین 1 2 3 پرسیارەکانتان بکەن. فەرموو. وەڵڵاهی بافکری لێ بکەمەوە وەڵڵاهی هەموو نەوعەکمان هەیە دنک درێژمان هەیە و درێژتریشمان هەیە و دنک خڕیشمان هەیە. ڕاستیەکەت پێ برم یعنی دەزانین کو ئەمن دەمەوێ هەموو شتەکان بەڕاستی پێ برێم لەناو چیسەی گەورە گەورەی دەکەین پاشان کە دەیکەینەوە بە عەلاگەدا بەشی دەکەین کە بە عەلاگە جیامان کردەوە هەمووی تێکەڵی یەک دەکەین. پاشان پەیوەندێکی زۆر باش لەگەڵ کۆمپانیاکان دروست دەکەین و تەلەفۆن دەکەین لە ئەوی بفرۆشرێ. فەرموو مامۆستا. کوالیتیەکەیان وەڵڵاهی زۆر باش نییە یعنی تەقریبەن خوا دەزانێ من نازانم باشە یان خراپە. فەرمووە. زیانەکانی یەکەم زیانی نییە زۆر باشە زۆر باشە برنج لەبەر ئەوەی بە قووەتت دەکات قڵەوت دەکات سوسو ساڵاکت دەکات. فەرموو. وەڵ نرخ لە خوار بازاڕ هەموو کاتێک بە تایبەت ئەمە هەر کەسێک کە گران بفرۆشی ئەمە لە چاو ئەو هەرزانتری دەکەینەوە چکە دەمانێت قازانج بکەین خەڵک بماناست بەڵێمەوە. ئێستا لە بازاڕی تەبعان ئێستا بڕۆ بازار لە بازاڕی دەست دەکەویتن بەس لە هەموو جەیەک ناچ کە زۆر دەگمەنە زۆر دەفرۆشێ زوو خلاص دەبی. ئەوە ناوی برنجەکەمان وەڵڵاهی برنجی نازانم چت پێ برم هەتا ئێستا ناوەکی دیاریکرامان لە بۆدانە نایە چکە هەر لە ناو چیسە دەیفرۆشین لە ناو عەلاگە ناوەکی دیاریکرامان لە بۆدانە نایە جارێ. فەرموون پرسیاری تر بکەن کۆتا پرسیارە. جیاوازیەکان زۆر ئاسانە مامۆستا برنجی درێژ زۆر باشە بەس ئەوەی دیکەیان خراپە مامۆستا باش نییە. دەستان خۆش سەپڵێ زۆر باش. دەزانم زۆر بەلاتانەوە چێژ بەخش بوو کۆمیدی بوو پێکەنی ناوی بوو دڵتان بۆ خۆش بوو. بەڵام ئەمە تەنیا بۆ پێکەنی نییە دەزانن ئەمە تەنیا بۆ خۆشی نییە. من کە لێرە قسەم دەکرد خۆم پێکەنینم دەهات خۆم دڵم بەو ڕاهێنانە خۆش بوو. بەس بیر لەوە بکەوە کە لە ناو پۆل کاتێک زمانی جەستەت لەگەڵ قسەت یەک دەگرێتەوە قوتابیەکانت چەند زانستەکە بە شێوازێک وەردەگرن کە لە بیریان دەمێنێتەوە. سوودی یەکەمیان زوو وەری دەگرن زانیاریەکان زوو وەردەگرن. سوودی دووەمیان لە بیریان زیاتر دەمێنێتەوە لە یادگیان دەمێنێتەوە. دەزانین سوودێکی تریشی هەیە ئەویش ئەوەیە کە دەتوانن باسی بکەنەوە. ئێستا ئەم ڕاهێنانەوە وەرکشۆپ و پرۆگرامە تەواو بێت ساڵێکی تر یەک ببینینەوە دەڵێم چی وەرکشۆپەکە و چی پرۆگرامەکە ببیرماوە دەڵێم مامۆستا بێژەن هاتە دواوە دەستی ئاوا لێ دەکرد نمونێ لەسەر برنجەکە دێنەوە جا هەمووتانەوە دووسێ نمونە کۆمیدیانتان لە بیر دەمێنە کە پێی پێکەنیوین. جا زۆر گرنگە ئێمە زمانی جەستە لە ناو پۆلدا لە خزمەتی فێربوونی قوتابیەکان بەکاربێنین. دوو شتی زۆر گرنگەیە کە دەمەوێت ئێستا باسی بکەم. هەیە زمانی جەستە زۆر بە خاوی بەکاردێنێ ڕیتمەکەی باش نییە و کەمیش بەکاری دێنێ ئەمە قوتابی زۆر بێزار دەکات. بەڵام نابێ تێگەیشتنەمان هەیە بڵێ زۆر بەکاری بێنە قوتابی بێزار نابێت. سەیری کەستا من نمونەیەکتان بۆ باز دەکەم چیرۆکێکتان بۆ دەجێڕمەوە سەیری ئەوەی من بکەن. ڕۆژێک کوڕێکی 3 ساڵان لە خەوەستا پاشان دایکی ناردی بۆ دوکانەکە بۆ مارکێتەکەی سەری کۆڵانەکان گوتی بڕۆ هەندێک برنج بێنە پاشان کە هەندێک برنجی هێنا هاتەوە ماڵەوە